من پێم وایە ئەم دەورەیە باش نەک باشتر نابێت لە دەورانەکانی پێشوو لە زۆر بارەوە لەباری گوزەرانی خەڵکەوە لەباری ئاسوودەیەوە لەباری ئاڵگۆڕەکە لە ناوچەکەیە هەیە کە بەرەو کوێڕوا خودی حکومەتی هەرێم ناتوانێت نمونەیەکی باشتر ئەو حکومەتی کە پێگێت پێک یا پێگنێت خود یەکێتی پارتی ناتوان نمونەیەکی باش بن لەوەی کە دۆخێکی ئارام بۆ خەڵکی کوردستان فراهم بێنن دۆخێکی ئاسوودە و معیشەتێکی باش بۆ خەڵکی کرێکار و زەحمەکێ فراهم بکەن ئەمە واقعەتێکە حکومەتێکە کە بە معنا شعبیەکەی بە معنای کە خەڵک بەکارێنێ حکومەتێکە تاڵانچیە لە هەمان مەسەڵەن بازرگانی ئەنواع بازرگانی مامەڵاکە بە سیاسەتی کردو بە بازرگانی بۆ دەستکەوتی دوو حزبی سیاسی یەکێتی و پارتی ئەنی واقعەتی ئەم دوو هێزە سیاسیە لە 30 ساڵی زیاتر ڕابردووە چۆن بووە تا بێ بەرەو خراپترەوە لە بەرامبەر خەڵکە و ئەمەش مێژوویەکە کەی کۆتاییە چۆن کۆتاییە ئەکەوێتە سەرەوەی کە خەڵک ئامادەیی چییە چۆن نتوانێت ئەڵتەرنەتیڤێ لە بەرامبەر ئەمانەیە کە حکومەتێکە خەڵک خۆی پێکی بێنێ خۆی ئامادە بێ و خۆی ئیداری خۆی بکە و حکومەتێکە حکومەتێکی سەر و خەڵکی نەبێ بە دەور و ئیرادی خەڵک پێ بێ ئەتوانێت ئاڵوگۆڕ بکە ئەمە وابێ ئاڕاستی خەڵک بەرەو بڕۆ کە گۆشەگیرکردنی ئەم دوو جۆرە دەسەڵاتە بێ کۆتاییهێنان بە هێزی میلیشیا بێ کۆتاییهێنا بێ بە هەر دەسەڵاتێکە لە سەر و خەڵکی و ئیرادی خەڵکیەوەیە گۆشەگیری بۆ خەڵک دروستەکە لە بۆ دەور دەخڵێت لە دەسەڵاتی سیاسیە لە بەرامبەر ئەم واقعەتە خەڵک بێ هەوڵی ڕێخستنی خۆی با بۆ ئەوە وەمەش بە پێگەێنانی ئەڵتەرنەتیڤێک کە حاکمیەتی خەڵک بسۆگەکە دەور و دەخڵاتی خەڵک لە دەسەڵاتی سیاسیە بسۆگەکە کە چەندین ساڵە ئەم دوو حیزبە سیاسیە ئەحزابی کوردایەتی بەگشتی حتا ئەگەر گۆڕانیش بەهاتە شاسوواریش باتە پێکهاتەی ئایدۆلۆجی و سیاسی و ئاراسیان لە ناو کۆمەلگا هەموو دەوری ئەوەیە کە حتا ئەگەر جهتێکی لیبرالیشی تیاابێت کە نیەتی تیانە بۆ معنای ئەڕات ئیداری کۆمەلگاکەن کە خەڵک بێ ئیرادەکەن خەڵک دەر و دەخالەتی نەبێ خەڵک گۆشەگیر بێ ئەوە ئەمە بە معنای ئەبێ ئەمە کۆتایی بێ وەبێ خەڵک خۆی بۆ ئەمە ئامادەکە